ئەمە بنووسە قۆڵ 24. ئەمە 24. ئەسکی قۆڵ درێژ بێت؟ نەوەڵە ئەمێز هەر لە ئەنیشکمان بەستە. بخوا لەبەر ئاسیاخان نەبووە من قنەسمە ماڵان لەبەرەوە هاتم چکە زۆرم خۆشی ئاسیاخان زۆر کەسێکی بەڕێزە. زۆر مەمنون. بنووسم چی؟ شان؟ شان؟ بەڵێ. نووسە؟ شانی شپانە. باوکە. ئەوە دایمە حەزم لە مفاجئە و سوپرایز وشتە. ئەوە چیە ماما؟ ئەوە چیە مامەیەکی دەو مامە لێکەرەوە کاکە ئەوە چیە و مامە ئەوە لێسەر؟ باوکمە. باوکتە؟ مامە چی مامە؟ ناوەڕێزە. ئەنە وەڵڵا ئەگەر ڕێز بێ من حەزەکەم هەر پێم بڵێ عوسە بەڕووتی. مەقسەدم جلوشت نییە خەڵات پێ نەگەی. بە یارمەتی مامەگیان بەڵێ دا من هینی کچی ئەو هەڵم کچیەوە من ئەوە کچی منە. بڵێ. با لێرە بکەیتەکە. بەس خوا کە یەکێکی وەکرد با زۆر فەریح نەبێت. نەنە من قەت شتی کراوە زۆر ناکەم زۆر بە دەرەوە بێ. بەڵێ. بەخوا لە بەخاتی ئەم جارە ژەڵم لەبەر خاتی ئاسیاخانات. ڕاستەکەی زۆر سپاس. دەی وەڵا مادام وایە تابان خان بۆ یەک جاری شروع براخانێکی بۆ من ناکەی. وەڵای من کواجلی پیاوە نادورم. ئەی ڕانک و چۆخە؟ نانە منە شتانە دوورمەژنی جلی ئافرەتان. ئەی دەباشە کاکە ماکسیەکم ئەڵێ ماکسی هین. دزداشەیەکم بۆ بدورە؟ نا مامەگیان مەجالمان بە قیاسەکە بکەم و درێک حەزەکەم لەلایە. دەرگایە کچم ناچی؟ خیاسم بۆ کاکە. خیاسی بۆ کەمشمانەیە. ئێوە چی باوکە وایە؟ تۆزێ باکم ئا سەعبەت چییە؟ سەعبەت لەفا بێوە نییە؟ نەوەڵا عیبی نییە. ترسان زۆر. عەفوت خوا. کەسی شیرین نییە ڕووی بابی ئەوە ڕەش بێ کە لە دەرگایە باشە؟ ئەمەتان نەمێنێ بۆ خاتری پێخەممە. بە شەرەفم بەرخۆی گوت هەرە بەخۆ. پلانێکم دانابوو هەموو عەقلێوێ خەیات بێنێ. تۆ با کەمەرەکەش بێ وەڵا هەمنا لێم تێک چونە زەموار زەنەقی تۆقانم. وش ئاسیا چی پێکردن بێ بخاتی وڵاتم. هەنە نازەبێت لەو چێ ناوکەم کەوت بێ. داوای لە بوورنەکەم زۆر خەجاڵەتی لای تۆ. باوکەڵی مناڵە بۆ تۆ بە مناڵ باوک کەسانی. وەختی تەلەفۆنە بمزانیات چ کەلپیایە بوو لە دەرگاییە. ئاسیایە. ئەلەو ئاسیای خوشکم. کاکەگیان بەدڵە بوو؟ زۆر بەدڵمە ئاسیا بە قوربانە بەم چی بلیەکە خەریکە گەڕاگرم. زۆر باشە کاکەگیان ئەوە ئینشاءڵڵا مادەم بەدڵتا ئیترا چی نەداخوازێ. ئەیدی باشە مەمنونم. دەدایکە دایکی ئیشمێ. پشیلەوش لە مەڵتانە هەیەوە. نەوەڵا چێ باوکەی گیان؟ کەس نەبوو نازانم کێ بوو لە دەرگاییە چ سەگ بابێک بوو لیە و دیار نەما. یعنی چۆن کەس نەبوو باوکە؟ ئەی قابلە پشتی ملی سەلامێ بگرم بێنمە ژوورمە چێ لە دەرگادرا کەس نەبوو نازانم چی. باشە باوکە. ئێوە پشیلەوشتان هێوا باوکە ڕاهاتوو لەسەرەوە. کەی قیاسی منەکەیت؟ من جلی وتم جلی پیاوانە نادورم مامەگیان. باجاوی لێ تێکدەمەوە دیڵە دیتی نا دەرگایە کچم دەرگایە. باوکە قیاس چی دەرگایە؟ ئای عەجیب ئەمە کێ لە دەرگایە ڕاکە؟ ئەوە چی یعنی؟ ماڵی ئاسیای خوشکم ئەمەنە خۆڵیان هەیە؟ سەیرە پشیلە بوو؟ کورە پشیلە سەگە خۆی کوردی من ئەو خۆڵێ ئەمرتان نەمێنێ بۆی کە لە دەرگایە ڕاکە. سلام علیکم. کەس نەبوو. هەستەکەم مناڵی گەڕێکە چونکە بە بەکر فێر و فشەشتیان بۆکە ئەیدە چوزە. بێڵی شەکەڵام کرد مامەگیان کاتەکەم درەنگە باوەڕکە جلی عالم مەلایە. زۆر بەخێربی زۆر زۆر. سپاس دەکەم بەڕێزیت. نازم وڵای هەمووی لێ تێکچەزانی باوەڕکە. ئەی تۆ بۆ یەکشت ناکەی تابان خەم بۆ قیاسەکەی من ناکەینەوە وەکو سوتفە لە دەرگا بدرێتەوە جارێککە بچمەوە. من وتم جلی پیاوە نادورم بەڕێزم. ئەی خۆت ماکسی ئەڵێ ماکسی مەقسەد بەوەیە کە یەکجەری لەبەر یەکەم زاشەکە ئەو بۆ هاوێنیش فێنە لە ژێرەوە نییە فێن کە هەواڵەیە پشوو عینە مۆبایلدا عینە بەسەر چاو بەسەر چاو خۆش کاسی جاری ناوقەوە بگرم. ناوقەم بەڵێ چۆن ڕاوەستم؟ پشکەر وەزەحمە نەبێ؟
ناگیرێ هو بريشي. إيدي بريشي فرمو بريشي ما شاء الله شيبكم يواش دي ما شاء الله سريع الشمال ما شاء الله ناقي زرزلة وتشي ريجي بكم محاولات صوت الوياكا شنو سباق صوت الوياك تنايا اسمها ماما عثمان نانا ما كان نسيها تشتي وطوبي أنا ما شاء الله بس والله ما بوتو نابي هلا وش بيه ها لا بيتا شو اسم هستاوته هنا ماما يعني حزكيتو أما بقرا الشربت يجي برتقالة وانا كم أنا والله متمر ومالو لو تناكش بكوت بيت الزول إن شاء الله بلا عمل يا بيقرم بلا بدي مخواره بلا باوكرو تشيبو يعني بس اللي بنجمع قينا توخوش بيت ما شاء الله لهيني الزرافي بالاشت أنا زرافة بوش شخصيتي من جوانية تواني بري بالا وبرزة بلا. اعتيادية والله هذه زحمة بزانة تتسنى السيدي في الشرمة دوتشل دوتشل بلسة ماما عثمان دوتشل هقال لأخو بباني بعد متشاوشتا أما التواوتو إن شاء الله دشتاشي كي جاني بوكين قياس الماوطاي كمان يعني بعد ما تيخو أنا دا تو زين شون يقدر قواد القياسات بينا يكبر سياري تايبتهم هي ولا تو الشخصية بس بالله فرمو هنا علم تو ميدك وما هو باقي توقت جا مسألة برسالة هو باشا وقتي درقاي لموقفي علي جو سيمو تعالي يا بنك باق ما توزع حزلة برسالة وشتا شون ما هون بعد استيوا ترى ويكي بنت اي اما شيل درقايا وروا بس بيقرم سيلة لشي جاكمو شربي نرم علي لا دانشم حتى او من عليه بس بزانم شي وشي بشي لك دانشم بوي بس بيقرم ملي لشي جاكمو اشهد ان لا اله الا الله اما هيك علاقه بين بروا وين راح حمام بيه